ئایا دەزانی ئێمە بۆچی خەو بە مردووەکانەوە دەبینین؟ باشە بۆچی خەڵک زۆربەی پرسیارەکانی دەربارەی خەوبینینە بە مردووە؟ بۆچی مردووەکان زۆر دێنە خەوی ئێمە؟ لەبەر 5 هۆکارە کە زۆر گرنگە گوێی بە بگرە و لە بیری مەکە. یەکەمیان کاتێک مردووەکان دێنە خەوی ئێمە دەیانەوێت مژدەیەکمان پێ بدەن یان دەیانەوێت لە شتێک بمانترسێنن ئاگادارمان کەنەوە کە مردوو لە ماڵی حەقیقیدایە تۆ لە دنیای بێ ئاگاییدایت یان مژدەیەکت پێدەدا پێی دڵخۆش بە یان لە شتێک ئاگادارت دەکاتەوە ئەگەر کەم و کوڕی گوناهەکە وازی لێبێنە. دووەم بۆیە مردووەکان دێنە خەوی ئێمە چاویان لە دوعای خێر و سەدەقەی ئێمەیە تۆش لە بیریان مەکە چونکە ئەو دەزانێت چەند محتاجی یەک سوبحان الله و ئەستەغفیر الله و دوور کە عاد نوێژە بەڵام من و تۆ بێ ئاگاین تۆش لە بیریان مەکە کاتێک مردوەکان لە خەودا بینی دوعای خێریان بۆ بکە و سەدەقەیان بۆ بکە. سێمیان بۆیە مردووەکان دێنە خەوی ئێمە دەیانەوێت لە هەواڵێکی گرنگ ئاگادارمان بکەنەوە چونکە ئەوان وەکو گوتمان لە ماڵی حەقیقیدان. چوارەمیان بۆیە مردووەکان دێنە خەوی ئێمە هۆکاری ئەوەیە کە ئەو کەسانە زۆر مردووەکان لە بیرە ئەواتە زیندووەکە زۆر مردووەکەی خۆش دەوێت زۆر لە بیریەتی بیری لێ دەکاتەوەواتە باری دەرونی شتێکی نەفسیە کە تۆ مردووەکەت هەر لە بیران بەیەکەوە ڕۆحەکان بەیەک دەگەن و خەو بە مردووەکەتەوە دەبینی. پێنجەمیان بۆیە مردووەکان زیاتر دێنە خەوی ئێمە دەیانەوێت جاری وهەیە لە شوێن و مەکانی خۆی ئاگادارمان کاتەوە واتە ئەو مردووە کە شوێنی خۆشە کە لە شوێنێکی چاکدایە کە خوا لێی خۆش بووە ئەو مردووە دێتە خەوت لە ڕێ ئەو خۆوە پێت دەڵێ کە شوێن و مەکانی باشە بەتابەتی ئەوانەی کە شوێن و مەکانیان باشە زیاتر دێنە خەوی ئەو کەسانەوە ئەو خەوانە دەبینن بە ڕەنگی خۆش و جلی جوان و بە زەردەخەنە و ڕێک و پێکی دێنە خەوی ئەو کەسانە هێمای ئەوەیە ئەو کەسانە شوێنیان باشە لای خۆی گەورە دەیانەوێت هەواڵمان پێ بدەن کە شوێنیان خۆشەوە دەیانەوێت پێمان بڵێن ئێمەش ئیش بۆ ئەوە بکەین لە دنیادا شوێنێکی باشمان لە لای خۆی پەروەردگار هەبێت.